خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. تورکیا هەوڵی چاکردنەوەی پەیوەندیەکانی خۆی دەدا لەگەڵ سووریا و هەندێک وڵاتی ناوچەکەدا وەک وڵاتی میسر. تورکیا بەشێکی وڵاتی سووریای داگیر کردووە و هاوکاتی ئەوەی کەمێک زیاتر لە 2 ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردننی گشتی داوای بەردەوامی و توێژ دەکا لەگەڵ دیمەشقدا. açık bir şekilde devam etmesi gerektiğini. لەو بڕواییەداین پێویستە و توێژەکانمان بەردەوام و کراوەش بن. دەزانین کێشەکان بە کۆبوونەوە گیاندوان چارەسەر نابن، بەڵام پێویستە دیالۆگ بەردەوام بێت و سوودێکی دەبێت بۆ دانووسانەکان. دوای کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەمەی تورکیا، ئێران، سووریا، رووسیا جارێکی تریش باز لە کردەیەکی لەشکری دەکرێت لە سووریادا. جا ئایا ئەم کردە لەشکریە داواکانیش بۆ درێژەدان بە و توێژ لەگە سووریادا بۆ ئەم سەروەختەی هەڵبژاردن چی دەگەیەنێت؟ جەبار ئەمین شیکەرەوەی سیاسی و ئەندامی پێشووی پەرلەمانی وڵاتی سوید میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک جەبار، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. بە بچمە یەکەم پرسیارم ئەوەی کە ئێستا تورکیا دەیکات لە ڕووی دیپلۆماتیەوە لە ناوچەکەدا، بە تایبەتیش مەبەستم لە سووریایە، ئەو توێژانەی کە داوا دەکات بەردەوام بن بۆی بگەنە ڕێکەوتنێک. ئەمە بەشەکە لە مانۆڕێکی سیاسی کە تورکیا دەیکا بە تایبەتی لەم سەروەختەی پێش هەڵبژاردندا. سەرەتا سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەران و گوێگرانتان. هەڵبەتە ئەوەی کە من بێت دەیبینم هەردووکێتی هەم مانۆرە هەم مانۆر نییە. مانۆرە بۆ ئەوی لەم کاتی هەڵبژاردنە بارودۆخی ئەردوگان و بارودۆخی ڕژێمەکەی تۆزێ باشتر بێواتە دژایەتەکانی لەگەڵ ئەمە میسرە، ئەمە سووریایە، ئەمە شوێنانی ترێیۆنانە کەم کاتەوە. لەلایەکی تریشەوە ڕنگدانەوەی ئەو سیاسە شکست خواردوێتیە کە هەی بووە بەرامبەر میسر، کە هەی بووە بەرامبەر سووریا، کە هەی بووە بەرامبەر وڵاتانی دراوسێ. من پێم وایە سیاسەتی ڕژێمی تورکیا لەم ساڵانەی ئەخیرا سیاسەتێکی بنبەست بوو. ئێستا ئەردوگان بۆی دەرکەوتووە کە ئەمە سیاسەتێکی بنبەستە، بەڵام هەڵبەتە ئەوەشی بۆیە ئێستا کردووە پێش هەڵبژاردن وا دەستی پێکردووە ماوەیە لەمەوبەر دەستی پێکرد لە بەرامبەر بە میسر و لەم چەند ڕۆژەی پێشتری شاجارێکی تر دانیشتنەوە لە رووسیا و بە ناوبژیوانی رووسیا و ئێران لەگەڵ سووریا ڕێکەون. ئەمە هەردووکێتی وەکو وامێک بۆ جەنابەت هەم مانۆرێکە هەم ئاماژەیەکە بۆ ئەو سیاسەتە شکست خواردووی کە حکوومەتی تورکیایی بووە. سووریایەکان زۆر جەخت لەوە دەکەنەوە کە دەبێت بەر لە هەر توێژێک یاخوب بەر لە هەر ڕێکەوتنێک لەگەڵ تورکیادا دەبێت ئەو ناوچانەی کە تورکیا لە سووریا داگیری کردوون چۆڵی بکە. ئەردۆغان شتێکی وا دەکا؟ ڕاستە ئەوە با بڵێن تورکیا لەلایەن خۆیەوە با بڵێن سێ پرسی زەق کردوێتەوە. داوای سێ پرسەکە یەکیان گەڕانەوەی ئاوارەکانە، دوو ڕێگرتنە لە شەپۆلێکی نوێی ئاوارەکان، سێ دژایەتیکردنی بە قسەی خۆیانی تەرۆرە، وەکو خۆیان پشتگۆری تەرۆریان نەکردبێ و ئیرهابیان نەکردبێ لە باکووری سووریایە. بەڵام سووریا وەکو جەنابەت وتێ مەرجی سەرەکیەوەیە با بڵێن کۆتایی هاتنە بەو داگیرکاریەی کە تورکیا هەیەی و ڕژێمی تورکیا کردوێتی لە باکووری تورکیا. من پێم وایە ئێستەش نەبێ لە داهاتوە مەجبورە بێ تورکیا واز لەو داگیرکاریە بێنێ. لەوانەیە ماوەیە گەستە لەبەر لاوازی سووریا و لەبەر لاوازی با بڵێن هەلو مەرجی ناوچەکە بۆی بچێتە سەر ئێستا، بەڵام خۆ هەردەم بۆی ناچێتە سەر بەردەوام بێ لە داگیرکردنی ناوچە باکووریەکانی سووریا. بەڵێ کاک جەبار، زۆر بە کورتی پێم بڵێ کامیان گرنگترە بۆ دەنگدەری وڵاتی تورکیا، بۆ دەنگدەران لەوێ دۆسەی سیاسەتی دەرەوەیی و ئەمانەی ئەم هەوڵانی کە ئێستا حکوومەتەکەی ئەردۆغانەیدا، یا ئەو دۆسە ناوخۆیانە وەکو ئابووری، باری دارایی، کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان لە تورکیا، کامیان گرنگترە بۆ دەنگدەری تورکیا؟ من پێم وایە چ بۆ دەنگدەری تورکیا چم بۆ زۆربەی وڵاتانی جیهان یەکێ لە پرسە هەرە گرنگەکان بارودۆخی ئابووری خەڵقە، بژێوی خەڵقە، توانینی ژیانی خۆیان و خێزانەکانیانە. ئەوە پێش با بڵێن یەکێک لە پرسە پێشینەکانە. من پێم وایە لە حاڵەتی تورکیاشا هەرەوەیە پرسی هەرە پێشینەی بارودۆخی خراپی هاوڵاتیانی تورکیا لە ڕووی بژێویەوە. بەڵام بێجگەل لەوەش لە تورکیا
سیاسەتی تۆقێنەری ڕژێمی تورکیا و گرتنی خەڵق و چەوسێنەری خەڵق چەسانەوەی خەڵق و داخستنی کەناڵەکان و زیندانکردنی خەڵقیش ئەوە پرسێکی گرنگ بووە. من پێم وانییە پرسی سووریا پرسێکی زۆر گرنگ بێ بەلای هاوڵاتیەکەوە لە گوندێک یاخود لە شارۆچکەیەکی تورکیا. بەڵێ کاک جەبار من دەگەڕێمەوە بۆلات. هەموو گیان بە وردی لە تەواوی پرۆسە و هەروەهاش لە ژینگەی ئەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەی تورکیا دەڕوانن بە تایبەتیش ئەوروپاییەکان و پێ ناچێت ڕەوشەکەیان بەدڵ بێت. ئەم هەڵبژاردنە لە ژینگەیەکی قورسی ئاڵنگاریدا دەکرێت بەهۆی ڕەوشی دیموکراسی و ڕەوشی مافەکانی مرۆڤ و سەروەری یاساوە، چونکە بەو شێوەیە نییە کە دەمانەوێت. کاک جەبار یەکێ لە پرسەکانی تر ئەوەیە بۆ خۆت دەزانی ڕەوشی تورکیا ڕەوشێکی ئێجگار ناجێگیرە. جەنابەت چەند جارێک چاودێر بووی بەسەر هەڵبژاردنەکانەوە لە تورکیا. ئەم جارەیان بۆ ئەم هەڵبژاردنەی ساڵی 2023 ئایا ئەکرێ وەکو هەڵبژاردنێکی هەم ئازاد و هەم ڕەوا لی بڕوانین؟ من پێم وایە سەختە لەبەرەوەی مێژووی هەڵبژاردنەکانی تورکیا هەمیشە ساختەکاری و هەمیشە پێشێلکاری تیا بووە، بە تایبەتی لە باکووری کوردستانە و لە شوێنە کوردستانیەکان. هەڵبەتە لە ئیزمیر و لە ئیستەمبول و لە ئەنقەرە و لەمانە زۆر سەختە، بە تایبەتی لە کاتێکا ئێستا ڕکابەرایەکێکی تند لە ناو هاوپەیمانی شەش حیزبەکە و ئەردوگان هەیە. من پێم وایە لەوێ سەختە، بەڵام بەدەر نییە، من پێم وانییە بەدەربێ وەکو بۆچوونێک لە دەرئەنجامی ئەو ئەزمونەی کە هەم بووە وەکو چاودێرێکی هەڵبژاردنەکان ساڵانێکی زۆر لە تورکیا و باکووری کوردستان بەدەربێ لە پێشێلکاری و بەدەربێ لە ساختەکاری، بەڵام قورسترە بێ بۆ ئەردوگان ئەم جاریان. یەکێ لە دۆسێ هەرە هەستیارەکان لە تورکیا دۆسەی دیموکراتیە. لە ڕەوشێکی نادیموکراتە وەکوی ئەوروپاییەکانیش باسی دەکەن، چۆن خەڵک متمانە بەوە بکا کە دەنگەکانیان نافەوتەیە، دەستکاری دەنگەکانیان ناکرێ، یاخود متمانیان بەوە هەبێ کە نوێنەرانی ڕاستەقینی خۆیان دەنێرنە پەرلەمان. هەڵبەتە سەختە لەو بارودۆخەی کە تورکیایەتیایە سەختە، بەڵام من پێم وایە جارێکتر لە شارە گەورەکانی تورکیا بەهۆی ئەوەی هاوپەیمانیەتیەکی شەش حیزبیمان هەیە لەلایەکەوە، واردوگانمان هەیە لەلایەکە و چاودێریەکی زۆر هەیە، من پێم وایە دەنگدەران تا ڕێژەیەکی باش دەتوانن باڵێن دڵنیا بن کەوای دەنگەکەیانە چن بۆیە، بەڵام بەدەر نییە لە مەترسی، بەدەر نییە لە پێشێلکاری، بەدەر نییە لە ئەگەری ساختەکاری لەو شوێنانەشە. کەمال کلژدارۆغلو وەکو نوێنەری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەر لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوودا بە ئاشکرایی هاواری کرد کە کەسێکی عەلەویە. ئەمە تابوشکاندنێکە لە پرۆسەی سیاسی تورکیادا. کەمال کلژدارۆغلو پەیمانێکی زۆریشی بە کورد داوە. کورد ئەتوانێت متمانەی پێ بکە ئەزمموی ئەردۆغان دووبارە نەبێتەوە؟ جارانیش با بڵێن پێش 15 ساڵ کە ئەردوگان هاتە سەر حکم پێشبینیەکرا لەوانەیە ڕێکەوتنامە ببێت لەگەڵ ئێو کوردەکان بتوانن هەندێک لە مافەکانیان وەرگرن. هەڵبەتە متمانەی کوێرانە ناتوانانی بکەی، بەڵام ئەو هەلوو مەرجی کە ئێستا تورکیایەتیایە و ئەو سیاسەتە بنبەستەی کە لە تورکیا دەبینرێ با بڵێن لە سەرەتای سەدەی پێشووە هەتاکو ئێستا ئەوەمان پێگەێنێ کە دەبێ ڕێکەون لەگەڵ کوردەکانە، دەبێ بە شێوازێک لە شێوازەکان ڕێکەون ئەینا کێشەی کورد لە تورکیا هەر بەردەوامە بێ. من پێم وایە دوور نییە با بڵێن پارتی کۆماری و کەمال گیلچەرۆغلو ئێستا گەیشتبێتە قەناعەتێ کە ئەبێ هەندێ هەنگاو بنێ بۆ چارەسەری پرسی کورد. هیچ دوور نییە کە گەیشتبێتە قەناعەتیش و نەک و هۆی تەکتیکی بێ کە گەیشتبێتەوە. لەبەرەوەی سیاسەتەکان دەبینین سیاسەتێکی شکست خواردوو بووە و ناتوانیەوە بە هیچ شێوازێک چارەسەری کێشەی کوردکەن، بەڵکو کێشەی کورد گەورەتر بووە و بۆتە کۆسپێکی گەورە لە بەردەم تورکیا لای وڵاتانی جیهان. ئەو جۆرە چارەسەری کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی دەگاتە ئەوەی کە بگوترێ دۆسەی تێرۆریزم لە دۆسەی کورد لە تورکیا جیا بکرێتەوە؟ من پێم وایە لەبەرەوەی سیاسەتمەداری تورکیا بەگشتی بەوە پەروەردەکراوە کە
کورد تێرۆر ئەکا کە کورد دواکەوتووە کە کورد ڕڤۆڵتەکە دژی ئێمەوەمانە زۆر زۆر زەحمەتە بەڵام ئەوەش هەیە ئەو ساڵانەی با بڵێن ئەو نزیکەی 100 ساڵەی دوایی لە پاش هێنانەوارە حکوومەتی تورکیا و با بڵێن دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەت دەبینی سیاسەتێکی شکست خواردووی هەیە و لەوانەشە هەندێک سیاسەتمەدار ئێستا گەشت بێتە ئەو بڕوایی کە بێ چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا ناتوانێت تورکیا ببێتە وڵاتێکی دیموکراسی. کاک جەبار سوپاس و پێزانینم بۆ بەشداریت. زۆر سوپاس دەکەم. سوپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندا لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون.